بەهۆی ماگرتنی کارمەندانی ژینگە پارێز کوچە و کۆڵانەکانی قەزای چۆمان و ناحیەکانی پڕ بووە لە زبڵ و خاشاک. بەهۆی پێنەدانی دووموچەیان لەلایەن کۆمپانیاوە ماوەی هەفتەیەکە مانگرتنیان لە سنووری قەزای چۆمان ڕاگەیاندووە. هاوڵاتیانیش دەڵێن زبڵ و خاشاک بۆتە گرفتێک لە چۆمان سیمای شاری ناشرین کردووە. ئەو گرفتەی کە ئەو خۆڵ خاشاکە خڕناکرێتەوە بەهۆی ئەوەی دروستەبی هەمجارێ حەقی ئەو کارمەندانە نادرێ یان دوا ئەکەوێ هیوادارن لایەنی کاربەدەست ئەو کێشەی زوو چارەسەرکە لەبەرەوەی تەسیری زۆری هەیە. ئەو زبڵ و خاشاکە زۆر خراپیتۆ لە ناو شاری سیمایەکی زۆر ناشرینی هەیە. ئەو زبڵەی چۆمان وەزعەکەی تێکدایە وەزعەکەی تێکدایە قەنەعات بکە گەشتیار دێ هەر پێی ئیسعازە خەڵک یعنی دێتە سناعی هەر پێی ئیسعازە چار دەوروبەری خەڵکەکە هەموو پێی ئیسعاز بووە بەڕاستی ناو کۆڵانەکان حینی ئەو تاسو عەمامەی چۆمان ئەوەیە دەروازەیە ئێستا هەموو ناو چۆمانیش هەموو بوویتە زبڵ. قایمقامی قەزای چۆمان سەبارەت بە کەڵەکەبوونی زبڵ و خاشاک و مانگرتنی ژینگە پارێزان دەڵێت موچەی مانگێکمان بۆ دابینکردن و بڕیاریان داوە دەست بە پاکردنەوەی شار بکەن. کارەکانیان بەجێهێشت بوو بەهۆی سببی هەرە زۆری وەرنەگرتنی موچەکانیان بوو. بەڵام دوای بە دووادا چون و لێکۆڵینەوەمان دەرکەوت کە کۆمپانیاش تۆزێک کێشەی لە ناکاو و چاڕۆن نەکراوی بۆ دروست بوو. بەڵام خۆشبەختانە ئەو ڕۆ موچەکانیان بەسەردا دەبەشکرا و ئێستا حالی حازر لەو دەقیقە قسە بۆ جەنابتان دەکەین کرێکارەکان هەموو لەسەر کاری خۆیان و ئیش دەکەن. قەزای چۆمان بە سروشتی جوان و دیمەنی ڕەنجینیەوە ناوبانجی دەرکردووە. بەڵام لە دەواازەکەی بەر لە هەموو شتێک چاوت بە شوێنی کۆکردنەوە و فڕێدانی زبڵ و خاشاک دەکەوێت کە سیمای شاری بە تەواوەتی ناشرین کردووە. شاری چۆمان دەبواە گرنگەکی تایبەتی پێدرابایە گرنگەکی یعنی ئەو تۆی پێدرابایە لە بعدی ئەو زبڵ و خاشاکێکە لە دوار دەواازەی شار کۆکرێتەوە یعنی بگرە بە دار و بار و بە گوڵ و گۆڵزار ڕازاوەتر باە و سیما ناشرینەی بە شارەکەی نەبەخشات. لە قەزای چۆمان ڕۆژانە 80 تۆن زبڵ و خاشاک لەلایەن 150 کرێکار کۆ دەکرێتەوە و دواتر لە دەواازەی شار فرێ دەدرێت. کۆبوونەوەی زبڵ و خاشاک و فرێدانی ساڵانێکە بەرۆکی قەزای چۆمانی گرتووە. سەرڕای ئەمەش فرێدانی زبڵ و خاشاک لە دەواازەی قەزاکە سیمایەکی ناشرینی پێبەخشیوە لە کاتێکدا قەزای چۆمان ناوچەیەکی گەشتیاریە و ڕۆژانە بەدەیان و سەدان گەشتیار ڕوو لە ناوچەکە دەکەن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای چۆمان.